بینەرو بیسەرین کوردستان 24 ئەف دەمێوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت وەتخازین ئەس نەزیر کادانی جارێکدن گەشت نەفوێن بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکە کادیش بەرنامەوە بەرنامێ بە کوردی گەلێن جیهانێ هەر گەلێکێ چەندین گوتن و پەند هەنە ئەتناڤا خودا گەلێ کورجی وەکو هەموو نەتەوێن جیهانێ چەندین گوتن و پەندێن باب و باپیر و کاڵێن خۆ هەیە پەندێن پێشینانên کورد ڕیبارێکێ کیر و قۆڵە مەلەوانên زۆر شارەزا پێتڤینە بۆ ڤەدزینا وان جەوهەر و وان بەهایên وان گوتنا ku bidizîneve û bû jiyanê ibkar bînin herwisa ev pendên pêşînan mîna bîstanekê ne tejî il gulên cuda cuda et nava evî bîstaneyî da boye ev pende demînin zîndî et nava jiyana me ya kurdewarî da ku bi rengekê hemî jiyana kurdewarî vegirtiye boye me divêtin nava vê xelekê da çendîn pirsa arasteyî cenabê mamostayî bikin sebaret evî tewarê me destnîşan kirî ayîn û pendên pêşînan pendên pêşînan çi mebest pê heye herwisa çi rehindên ayînî hene bû pendên pêşînan dîsan ayîn çawa pendên pêşînan polên diketin dîsan rol û karê pendên pêşînan çi tişt e hember hûşyarkirina ayînî peywendî itnavbera deqên ayînî û itnavbera gotinên bab û kalan da çi tişt e ev pirsyara û çendîn pirsyarin dîtir dihêne arastekirin nava vê xelekê da bû zor birêz Mamosta Abdurrahman Sadiq navê xwe navê we xêrat nage gerim canavê Seyda dikim zor bixêr bî Mamosta birêz weka me behs kirî gelê Kurcî neteweke wekû hemû netewên dunyayê ke çawa hemû netewên dunyayê pendên pêşînan hene gotinên bab û kala hene gelê Kurcî gelekê zengîn e edvî buwarî da lewra tewarê me yê terxankiriye sebaret ayîn û pendên pêşînan me divêtin bipirsîn pendên pêşînan çi mebest pê heye û me divêtin çi bigehînîn û dîsan rehendên ayînî hene bû vê çendê بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان تۆ هەموو چۆن ئەڵێ زۆربەی زۆری میلەتان ئاینێکی دیاریکراویان هەیە یا چەندین ئاینیان گۆڕی و لەسەر ئاینێکی دیکە ماونەتەوە ئەم دەقا ئاینیانە لەگەڵ تێپەڕبوونی ڕۆژگاردا پەندی لێ دروست دەبێ یعنی ئەو پەندە لە ئەنجامی چییە ئەگە باسی پەندی پێشینان بکەی پەندی پێشینان دەڵێن بریتیە لە گوتەزایەک مەقولەیەک گوتنێک کە کورت و چۆن دەڵێن بە کورتی و بە کوردی یان دەڵێن مەسەرەن کورت و کرمانجی ئەمە بۆچی وا دەڵێن ئەمە پەندی پێشینانە یعنی دێت ئەو مانا زۆرەی کەوا تۆ لە بەرنمەیەکەدا دەیڵێ هەمووی چڕ دەکاتەوە بەیەکەوە لە سێ وشە ڕستەیەکی زۆر کورت دەیڵێ بۆیە دەڵێن یعنی وتنیەکە یان ئەڵێن ئاخافتنەکی چییە مەسەلەن کورت و چڕ و مانادار کورتە چڕە لە هەمان کاتیشدا مانادارە ئەم پەندی پێشینانە قبول کراوە لە نێو کۆمەڵگەدا قبول کراوە و هاتووە اینجا لە هەمان کاتیشدا بڵاوە پێکراوە یعنی بڵاو بۆتەوە لە هەموو سەرتاسەری کوردستاندا لە هەر کوێ ئەم پەندانە بڵێ دەزانن کامە پەندی پێشینانە ئەم پەندە لە سەرەتاکانە نەنووسراوەتەوە لە ڕێی زمانەوە دەماودەم باپیران گەیاندوانە بنەوەکانیان و تا ئێستاکەی ئێمەش تا ئەم ڕۆژگارە هەر بەردەوام ئەم پەندانە سوودی چییە؟ ئەم پەندانە سوودی ئەوەیە ئەمانە پێی دەگوترێگە باسی پەندی پێشینانی کوردی بکەین بریتە لە فلتەری کوردی یعنی چۆن؟ یعنی ئەو ئەزمونەی کە کورد هەی بووە بە فلتەرێکە تێپەڕاندووە ئەم پەندەی لێ دەرچووە ئەم پەندە کورت و کوردیەی لێ دەرچووە بۆیە دەڵێن ئێمە لە پەندی پێشیناندا باگراوندی و خەلفیەت و چۆن ئەڵێ باگراوندی نەتەوەی خۆمان دەدۆزینەوە دەزانین باپیرانی ئێمە چۆن بیریان کردوتەوە لە سەردەمە دێرینەکانی پێشی ئێستادا ئەتوانین بزانین فەلسەفەی ژیان لە لای باپیرانمان چۆن بووە چۆن بیریان کردوتەوە بۆچی ئاوا بیریان کردو بۆچی ئاوایان کرد ئەتوانین بڵێن ئەمە بەری ڕەنج و تاقیکردنەوەی باپیرانمان بووە ڕەنجیان کێشاوە تاقیکردنەوەیان کردو ئەزمونەکانی ئەوانە بۆ ئێمە ماوەت ئەتوانین بڵێن مەبەستیان لەم کارە چی بووە مەبەستیان بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری بوو مەبەستیان ئەوەیە ئەزمونەکانی خۆیان بنەوەکانی دوای خۆیان بدەن بۆ ئەوەی کە ئەو هەڵەی ئەوان تێی کەوتون ئەمان تێی نەکەون جا لێرەوە قسە لەسەر ئەوەیە وتت پەیوەندی بە ئاینەوە چییە ئاین دێت دەقێک دەداتێ ئاەتێکت دەداتێ لە شەرحی ئەو ئاەتەدا فەرمودەیەکت هەیە زانای کورد عارفی کورد پێشینانی کورد کە ئەم دویان دیوە لەم دووە شتێکیان دەرهێناوە شتێکیان دەرهێناوە وەکو پەندی پێشینان وەکو پەندی کوردی کەمانەکەی نزیک بۆ لەوەوە کەمانەکەی نزیکە لەوەوە
ئیدی ئەم پەندە ڕۆیشتووە چونکە خەڵکەکەی دی زمانی عەربی نەزانی و نەفەرموودە دەزانێت بە عەربی لەبەرکە نەدەتوانێت ئاەتێک لەبەرکە سەرنجام ئەم مانایانە ئەوە کارە مهمەکەیە کە دەڵێن زانای کورد لەم سەردەمەشا زۆر گرنگە مانا کوردیەکانی قورئان ینی ئەم چێن بێژین پندین کوردەواری هەڵقوڵاوێ ئاینی ئیسلامێنە بە تەواوەتی وایە اینجا کە هەڵقوڵاوی ئاینی ئیسلامیشە ئەگەر لەو شوێنەدا تەواو لە ئاینی ئیسلام گەیشت بێ پندەکەش تەواو دەرچووە ئەگەر بە هەڵک تێگەشت بێ پندەکەش هەڵە دەبێتەوە کەواتە لێرە ئیشکالێکی ترمان بۆ دروستە بێ ئەبێ سێشت ڕاستکەینەوە هەندێک دەڵێن پندی کوردی هەڵەی تێدایە و بالفعل هەڵەی تێدا نینە دەڵێ ئەم دەبێ ئەمە بدۆزینەوە چییە کەواتە ئێمە ئاگاداری چەند خاڵێک بین یەکەم ئەبێت جیاوازی بکەین لە نێوان پندی پێشینان و قسەی نەستەق قسەی نەستەق ئەوەی کە عەربی پێی دەڵێ ئەقوال مەئثورە یا پێ دەڵێن گوتنی مەزنەکان و یا پێ دەگوترێ مەسەلەن قسەی ناوداران هەر قسەیەک و هەر پندێک دۆزیەوە خاوەنەکەی دیار بوو پێی ناوترێ پندی پێشینە ئەگەر قەولێک دۆزیە و نووسرا مەسەن پیرەمێرد وا دەڵێ مامۆستا عەلادینی سەجادی وا دەڵێ بڕۆ بۆ دوورتر بڵێ وەفایی وا دەڵێ مەحوی وا دەڵێ ئەمانە نابێتە پند بەڵام مامۆستا کە وەکو مەحوی و ئەو بەڕێزانەی کە جەنابەت ئاماژە پێیدا کی دەبێژیتن ئەو ئاخفتنێن وانن وانجی هەندە کەسێ دیژی وەرنەگرتن ڕاستە بەس ئێمە نەمانزانی یعنی نازانین بەس هەر وتەیەک خاوەنەکەی دیار بوو پێی ناوترێ پەندی پێشینان بۆچی چونکە پەندی پێشینان قسەی میلەتە قسەی گەلە خاوەنەکەی دیار نییە ئەوە یەکێکە لە ماناکانی پەندی پێشینان دەڵێن پەندی پێشینان چۆن بۆ نمونە شعر هەموو کەس ناتوانێت شاعر بێ نوخبەیەک و دەستەبژێرێک دەتوانێت شعر بنووسێ بەس پەندی پێشینان نەخوێندەواریش دەتوانێت بێڵێ واتە پەندی پێشینان مڵکی میلەتە پەندی پێشینان خاوەنەکەی دیار نییە ناتوانانی بڵێ دەبڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێر ئەڵێ ئەمە هیچی ئەڵێ ناسە وانە بەس کاتێکە دەڵێن پندەکانی پیرەمێت هەمان ئەم پندانە دێنێ بە شێوازی شعر دای دەڕێژێ ئەوە ئەبێ بڵێن داڕشتنی پیرەمێرد چونکە پندەکە لە ئەسڵدا هەبووە بەس ئەوە نابێتەوە پەندی پیرەمێرد چونکە قسەی خۆی نییە ئەگەر قسەی خۆی بوو ئەبێتە قسەی نەستەق پێی ناگوترێ پەندی پێشینە ئەو یەک دوو زۆر گرنگە ئاگدار بین کۆمەڵە پندێک تێکەڵ بە پەندی کوردی بووە هی گەلانی دیکەیە پەندی فارسی هەیە پەندی تورکی هەیە پەندی عەربی هەیە ئێستا کورد لە ئەڵمانیا و لە ئەوروپا و لە سوید هەیە هەندێک پەندی ئەوێش تەرجمە دەکەن تێکەڵبوونا وان پەندانە توپکارێکی باز زانیانجی خراپە ئەبێ جایکەینەوە چونکە ئێمە مەبەستمانە لە پەندی پێشینانی خۆمان باگراوندی نەتەوەی خۆمان بزانین نەتیجەیدا مرۆڤ هەموو وەکیک ئوسرای وەکیک تەجارب هەیە ئەوە ڕاستە ئەو کاتم قچێکە پێی بڵێ قسەی نەستەقە بڵێ ئەمە پەندی فڵانە ئەمە بێ وەربگری گرفت نییە بەس قسەمانەوەیە پەندی پێشینان چۆن دەدۆزینەوە ئەبێ ئێستا ئێمە بگەڕێنەوە بۆ ئەو سەرچاوانی کەەوە 8 سەرچاوەمان هەیە بە شێوەزاری چۆن ئەڵێ کرمانجی ژوور و خوار و نووسراونەتەوە ئەوانە پەندی پێشینانی کوردین ئیدی قسەیەکی دیکە و نەتەوەیەکی دیکە بۆ ئێمە سوودی نابێت چونکە باگراوند و بیرکردنەوەی باپیرانی ئێمەمان پێناداتەوە بەڵام وەکو قسە لە ئەوروپاش وەردەگری گرنگ نییەوە فکرە بەس باسم لە پەندە پەندی پێشینان بۆیە پێدەوترێ پەندی پێشینان ئەبێ هی کوردی خۆت بێ پەندی پێشینانی کوردی بێ کەواتە لە قسەی نەستەق بەوە جیا دەکرێتەوە قسەی نەستەق خاوەنەکەی دیارە بەڵام پەندی پێشینان خاوەنەکەی دیار نییە پەندی پێشینان خوێندەوار و نەخوێندەوار دەتوانێت بەڵام شعرێک هەر دەبێ کەسێکی زانابێت لە شعر و لە وەزن و لە هەموو ئەو شتانە جامە هەمووی پێمان دەڵێ یەکێک لە سوودەکانی پەندی پێشینان ئەوەیە پەندی پێشینان چۆن ئەڵێ فرەمەدلول نییە ینی فرەمانە نییە مەتاتی نییە شتێکی دیارکاری و بۆ ڕوویدا دیارکریە یەکسەر کە دەیڵێ بەرامبەرەکە تێدەکات تۆچیت گوتو بۆیە مامۆستا عەلادین سەجادی بەڕەحمەت بێ نزیکەی 35 ساڵ ڕشتەی مرواری لە 8 بەرگان و سیوە تۆ ئێستا لە دوای خۆشی بەرگی نوێی میشی ئامادەیە ئەم شتانەی لە زاری کوردەوە وەرگرتووە کە کۆی کردوتەوە جامە هەموو پێمان دەڵێ لە ڕاستیدا پەندی پێشینان ئاوێنەی گەلی کووردە ئەزمونونەکانی گەلی کووردە دەتوانین سوودی لێ وەربگرین بڵێ با بچینە ناف شار و شارۆچکن کوردستانی و پرسیارە کاتی ئاراستەکردن بووان بەڕێزا تۆپکیش پەندا کوردەواری سەرسامی و داغباری بفەرمونون با بینەربین پەندی پێشینان تێیدایە پەسەند بێ و پەسەند نەبێ سابۆ نمونە دەڵێ ماڵ بە ماڵی خۆی نەچی حەرامە بەزاو قسە بەڕای من بە قەناعەتی من ڕاز نییە هەتا ڕادەک چونکە کەسی وایە لە ماڵەشی کوڕەگەر بە بابی خۆی دەستین کوڕەکە لەوانێ زۆر لە بابەکەی باشتر بی ونیا یان پێچاوانەوە گوتنە هەرە بۆڵ کێشەوە کو مرۆڤ
پێت خود دیر بارکۆ بۆ بێ خود دەرێژ بکاتن هەیە دەڵێن نان بۆ نانەوە و گۆشت بۆ قەساب لە نمونەی پەندی تر ماڵیان پڕی زەنگیانەیە و منداڵیان بەس کێشە دەمرێ هەر یەکێک لەو پەندانە کاتێک بەسەراتی هاوشێوە دووبارە دەبێتەوە بۆیە پەندەکان زۆرتر پەیوەندیان بەکامە دووبارە دەبێتەوە پەیوەندیان بە بابەتی گفتوگۆکەمانەوەیە بە بابەتی ڕۆژەوەیە گوتناشەمیە سەرنجڕاکێشتر ئەوە هەر بەرێک الجێ خۆی بقدر بیدن چونکی ڕۆمانەوەی گەلەکە هەر بوو کارێ مرۆڤی هەر بوو وڵاتی مرۆڤی هەر بوو هەر کەسێکی بیتن هەکەر ئەف گوتنە درستایی ئەم معناوی بگەهین و تەنفیسکەین شخەڵام بە دمەفای خەلکێکی خرێتێدا هەبیتن لە دوای هەموو ناخۆشیێک خۆشی دێ ئێمەش ناخۆشیمان بینی شەڕ و دەربەدەری و ئاوارەی و ئیشەڵا لەمەوبەر داهاتوو خۆش دەبیت پرسیارە شپیری هاتەکردن گوتێ تا ژیەکی درێژ یان تا سەربور گوتێ دای گوری ئەگەر ژیە درێژ هەربی سەربورژی دەهەبن ماڵ زیادە سەر ناشێنێ یان بۆ نمونە دەڵێ خوا تا بڵم بە کێو نەبینی بەفری تێ ناگە دەردان بەستی لەوەی بۆ نمونە کاتێکە ینی کە هۆکارێک نەبێت بۆ ئەو شتەی ینی هیچ شتێک بێ حکمت نییە بەلەوانێ هەندێک پەندی شەوێ بڵێم لە سەداسەد وەک خۆی نەبێت بۆ نمونە دەڵێ خۆ شیری تەرکی ناکەی بەپیری دەست خۆت ماسکەی باشترێ لە دەستی خەڵک بۆیە لەو سەردەمە ئێمە وەکو کورد هەمومان دەست لە ناو دەستیەک بنین دەستیەک ماسکەین ببینە برا باشترێ لەوەی کە بڵێن پرس بە خەڵک بکەین دەڵێ گرەیەک کە بەدەست بکرێتەوە مەی خەرە دەدانی یانی شتێک کە دەزانی ئاسان دەکرێتەوە قورستری مەکە تا زووی کێوە باشترە یەکێکی تر لەوانە کە بخۆم لە بەریتانیا بووم کوڕێک پێیوتم بەرد لە جێ خۆی بەسنگە یعنی بەڕاستی ئەو پەندەمنی گریان وتم باشە ئێمە دەیە بۆچی لێرە بین بۆ لە جێگەی خۆمان نەبین وەک گەنجێکی نەحیا شێرەزێ ئەس بچم بۆ دهوکێ گەلێکۆ نێزیکێژی هەر دەڤەڕۆمەیە بەلیاس ئیک شەف لێرە بم شەوە پۆشتە دەبێ ئەو بزەڤرەمە جێ خوبە ینی بزەڤرەمە شێرەت دزێ بە هەندێک بێژین هەر بەرێک جێ خۆی بقەدرە بله بینرین برس سپاس بوان برزانه که پشکدار بون ناوان راو سرنجانه داو بحثا پندین پیشینان کر که هر یک پندک پندان به کاریگر و داغبارم بدرجاهیا و خلکه ده کارین یعنی بحثا بشیوه که گشتی بحثا وان پندانه هتکرن کابچه شواس ام سردریه ادگل وان پندانه بکن گل زور برس مامست عبدالرحمن صدیق مامست برس وکوان برزانه جی آموجه دای که چندین پنتانه زور باون ناوا کمالگه داو یعنی شیم بجم یعنی هر ایک کمالک پنده های پی کاریگر و روزانه رنگ بو جیان خوشی کار بینیتن لورا مدویتن بپرسین آین چوا اوان پندین پیشینان پولند کتن و چوا بحث کت و چوا گرینگی پیتت دان لقرآنی پیروزیش دا زور جار شوازی پند باز دکره خدا با من باز دکا و من دجارت بله سیری ام دو آیاتک یعنی هندی جار دلن هندی پند هی باش و هندی پند هی دلن خرابه ونیا ام باش و خرابیه لچو سرچاوی گرتوه لو پۆڵێن کردنەکەی ئێمە زۆر جار هەڵێ چۆن چ پێوەرمە هەیە کو بشین ئەف پۆڵێنەوە باش بیتن دەسێری قورئانکە خدا لە قورئاندا دەفەرمێ وەلەقەد ضربنا للناس في هذا القرآن من كل مثل چی بوو ولقد ضربنا للناس في هذا القرآن من كل مثل ام آية فرقي چیە لەگەڵ ام آية ولقد صرفنا في هذا القرآن للناس من كل مثل ضربنا صرفنا بله عرب كبارة وردكاتو 25,000 5,000 بيك الله صرفت هي تصريف عملة بله اگه پارە گەورە بوو 25,000 ورد کەیتەوە بۆ 1000 دیناری عرب پێڵێ تصريف العملة يعني صرف کردن صرف بمعنى ورد کردنەوە خوردەت هەیە کەواتە خدا لە قورئاندا فەرمووی هەندێک لە پەندەکان پەندی عالەمین بۆ هەموو جیهان دەبێ هەندێک پەند هەیە پەندێکی ئینسانی عالەمیە بۆ هەموو مرۆڤایەتی دەتوانی لە هەموو زەمان و مەکانێکا بەکاری بێنی مثلا خدا دەفەرمێ من يعمل سوءا يجزى به ما گشتیە بۆیە فەرمێ ضرب المثل هەیە و صرف المثل هەیە لە قورئان جدا هیچ ناو بەر هەردووکان ضرب المثل چۆن دەڵێ ضربی سکە یعنی دەبێتە پەندێکی جێگیری دائمی هەمیشەیی چۆن دەڵێ نەگۆڕ ئەوە خودات بەو نەوعە دەفەرمێ وەلەقەد ضربنا للناس في هذا القرآن من كل مثل ئەوە نەگۆڕە تایبەتە بە هەموو مرۆڤایەتی هەندێک گەلی دیاری کراو خدا لە قورئاندا بۆ ئەقوامەکان هەندێک قسەی فەرمووە ئەوە تایبەتە بەو ئەقوامە
ناگشتێنرێ بەسەر هەموو مرۆڤایەتی کەواتەم دکارین بۆ پندên کوردەواریژی وێ قاعدی ئەمە بکاربێنین ئەو بەکاربێنم کەواتە خوددا کە فەرمی وەلەقەد صرفنا في هذا القورآن للناس من كل مثل صرفە پەندە وردەکانن ورد کراوەتەوە بۆ گەلانێک و قەومێکی دیاری کراو دەگونجێ کە ئەو سیفەتەیان هەبێ ئاوایان لێ بەسەر دێ ناگشتێنرێ بەسەر خەڵکە بۆیە ئەوەی ضەرەبەکە گشتاندنە و سابیتە و نەگۆڕە وەکو قەواعدی ژیانێن بەڵێ بۆ ئەوە خوددا چ دەفەرمێ وتیلکە الأمثال نضربها للناس وما يعقلها إلا العالمون کەواتە لە ضەربی مەثەلا جۆرە پندێکی جیهانی گشتی دێتە ئارا کە بەس عالیمەکان لی تێدەگەن هەموو خەڵک لی تێناگە ئەوی دیکە سەرفەکە بچووکە لە ئاستی قەبیلە و عەشیرەت و کۆمەڵگە و نەتەوەیەکایە بۆ ئەوان دیاریکرا بۆیە گوتم کەواتە قورئان چی دیاری کرد هەندێک پند ئینسانی عالەمی جیهانین هەندێک پند تایبەتمەندی گەلانی دیاریکراوە دەبێت ئەوان لێ بکەن بۆیە لێرە پێویستە ئێمە چی بکەین پێویستە پندی کوردی جیا بکەینەوە لە پندی جیهانی تاوەکو بزانین باپیرانمانچیان بە ئێمە گوتووە ئەوە بۆ ئێمە گرنگە ئەوی دیکەش سوود لێوەردەگرین کاک ئەحمەدی شێخ بەڕەحمەت بێ سلێمانی لە مەکتوباتدا دەفەرموێ لە شەرحی ئەم ئایەتە ئودعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي أحسن دەفەرموێ حکمە و وعظە حەسەنە و هەردووکیشتی باشە دەڵێ حکمە لەگەڵ ئەو کەسانە بەکارەهێنرێ کە ئاستی بڵندی تێگەیشتنیان هەیە لێت تێدەگەن تۆش لەو ئاستە قسە دەکەی مەوعیظەی حەسەنە لە ئاستی خوارترە بۆ خەڵکێکی ئاسایی دەتوانێت جۆل لێ بگرێ ئەبینی یعنی دەتوانی تۆ قسە و باسێکی ئاینی بکەی بەس عالیم وما يعقلها إلا العالمون بەس عالم لێت تێبگە دەشتوانی بەڵام بۆ خەڵکی دیکە دەبێت بێتە ئاستێکی تر بێتە ئاستی مەوعیظەی حەسەن با بێمە بە کورتی بڵێم بۆچی دەڵێن هەندێک پەندی کوردی خراپە لەبەر ئەوەی گشتاندوومانە پەندی کوردی ڕووداوێکی دیاریکراوی هەیە پەندی پێشینان ڕووداوێکی دیاریکراوی هەیە بۆ ئەو ڕووداوە وتراوە ئەگەر ڕووداوەکەت نەدۆزیەوە هێنات لە بچووکەوە لە بەشی چۆن دەڵێ لە بەشەوە بۆ گشت هێنات تێک دەچێت مامۆستا عەلادین سەجادی بەڕەحمەت بێ مامۆستا عەلادین سەجادی بەڕەحمەت بێ لە دەقەکانی ئەدەبی کوردی دەڵێ پەندی کوردی بۆ ڕووداوێکی دیاریکراو گوتراوە کە بۆ ڕووداوە دیاری کراوە کە دەست لێداهێنات بۆ ئاستێکی تر خەڵک گلەی دەکات دەڵێ و پەندە زۆر دواکەوتووە چۆن وا دەڵ نمونە دەڵێ کورد دەڵێ دەست بە کڵاوی خۆتەوە بگرە بانەی بە وەختی ئەم پەندە دەڵێ تۆ ئەیهێنی بۆ ئاستی گشتی بۆ شۆڕش ئەڵێ باشە من دەست بە کڵاوی خۆم بگرم تۆ دەست بە کڵاوی خۆت سەرێنەیەشی دەستماڵی نەهاوێشی ئاها ئەمە مەچیەکەواتە سەرت نایەشێ بۆ پەڕۆکی پێوە دەبەستی دەڵێ ئەمە یعنی وا لێ دەکات و هەر خەمی خۆت بێ و خەمی خەڵکت نەبێ دەڵێ ئەم پەندە بۆ ئەوە نەگوتراوە ئەم پەندە لەو بوارەدا پێشینان گوتویانە تەدەخل لە ژیانی خەڵک مەکە حەقن نەبێ خەڵک چ دەخوا چ دەکا مەچۆ ناوردەکاری ژیانی ئیسلامی المەڕی تەرکه کەواتە ئەمە بوو بە شەرحی فەرمودەکەی پێغەمبەر درودی خوای لەسەر من حسنی ئیسلام المەڕی تەرکه ما لا یعنیه لە نیشانەکانی جوان تێگەشتنی ئاین ئەوەیە تۆ شتێک پەیوەندی بە تۆ نییە حەقت بەشتی خەڵکەوە چییە لەو بوارەدا دەگوتری نمونەی تر نموناڵە چۆن پێشینان گوتوانە دەستێک نەیتوانی بیبڕی ماچی دەکەم خۆ ئەمە تەنازل نییە ئەمە عسکەریەکان دەیزانن دەڵێن لە کاتێکە شەڕێک دەکەی کە نەتوانی ئەو شەڕە ببیتەوە و دەزانی ماڵت وێران دەبێ چ دەکەی هودنە دەکەی لەو کاتەدا ڕێکەوتن دەکەی ئیتیفاقیە دەکەی زۆر وڵات دوای کردووە دوای لە ئاستێکی دیکەدا بەهێز بۆتەوە کەواتە ئەمە بۆ ئەوە نابێ بوترێ ئێمە چۆن دەڵێ داگیرکارێک هاتووە دەستی ماچەکەین شتیوان نابێ ئەمە لەو بوارە دەگوترێت کە زۆرێک لە وڵاتەکان وەکو سین بگرێتەوە وڵاتی چین لە 1997 بەریتانیا ئەم هۆنگکۆنگی کە ئێستا چینە هۆنگکۆنگی بردی بەریتانیا لە 1997 بردی وتی تا چەند لامە وتی تا 99 ساڵ هی منە ئەو چینە گەورەیە ئەو وڵاتە لە 1997 هۆنگکۆنگی وەرگرتەوە دەڵێن بۆ سەبر دەکەی لە بەرەوەی ئیتیفاقە و من ئێستا ناتوانم شەری بەریتانیا بکەم بە ئەوە بڕوە مصر بەریتانیا لە 1950 گوتی تا 1950 من قەناتی سوێس هی منە عەبدولناسر لەو لاوەهات گوتی هی تۆی چی لە 56 چوو تەئمیمی کرد کە تەئمیمی کرد و قەناتەکەی بردەوە بەریتانیا و ئیسرائیل و فەڕەنسا میسریان وێران کرد 10 ساڵش قەناتەکە داخرا کەناڵەکە اینجا دوای ئەوە لە 1967 شەڕێکی تر ڕوویدا قودسیان برد و ڕامەڵایان برد و زیفەی غەربیان برد و سینایان برد و هەمویان برد ئەمە عەبدولناسر و ئەمیش سین کەواتە کە دەڵێت دەستێ نەتوانی بیبڕی ماچی کە یانی چی یعنی تۆ لە قۆناغێکی دیاری کراودا هێزت نییە نابێ بەکارێکی گەورە هەستی جەمامۆستا عەلادین سەجادی بەڕەحمەت بێ وا دەڵێ هەر پندێک
هەر پندێک نەزانی بۆ چ بوارێک هاتووە خراپ بەکارێ بەس هەندێک جارەمە وستا یعنی ڕووی سلبیە ڤان پندانە وەکو تەعن و تەشەر یان وەکو زەرزەنشتکردنا کەسێ بەرامبەر تێنە بکارینان بۆ نمونەکەت بێژیە کەسێکێ پێ خوب قەدەر بەرکەخ و پاوێژە یعنی بەبەستاوی کورتکردنا طموحاتی توی کەسیە ئەمە جارێکی تر گرنگە لەسەر ئەوەی کە علمی نەفسی ئێستا و علمی ئیجتیماعی ئێستا چ دەڵێ دەڵێت تۆ هەر شتێک بتەوێ ناجح بێ هەر پرۆژەیەکت هەبوو ئەبێ دووشتت هەبێ حاجە و ئیمکانیات پێویستیت پێیەتی بەڵێ ئەی ئیمکانیەتت هەیە بەڵێ دەبێ حاجەتت بە شتێک بوو ئیمکانیەتت نەبوو نابێ ئیمکانیت شتە بوو حاجەت نەبوو هەر نابێ کەواتە تۆ لەو بوارە ئەو پەندە وەرگری زۆر ڕاستە بەقەت بەڕێی خۆت پێڕاکێشە ئێتۆ ئەمڕۆ پارەکەت ئێستا زۆری کورتوشی چی بووە زۆری کورتوشی ئەوە بووە کە ئەم پەندە جێبەجێ ناکە ئەوانەی بازرگانیەکەن پارەی نییە چێ لە خەڵق قەرزەکە اینجا دێت تیجارەت و بازرگانیەکی یەکجار گەورە دەکا اینجا لەو لاشەو پارەکەی دەخۆن اینجا تیجارەتەکەی تێک دەچێت اینجا خۆی دەکوژێ بەقەت بەڕێی خۆی پێڕە نەچێت بەێ مامسای بەرز دەمێ بێنڤدانێکی هاتی و پشتی vê بێنڤدانەی دەهێنە خزمەتەوەین بەڕێز بفەرمان تەماشەوانین بەڕێزە خوشتەوی دووبارە سەڵافوە بن بەردەوامین گەلوەدا بۆ درێژە پێدان سەرڤێ خەلەکێ ئاین و پەندێن پێشینان مامسای بەرز ئەگەر بزەڕینە سەر تەوەری خۆ مەبەحسا وێ چەندێ کرد کە پەندێن پێشینان چ مەبەست پێ هەیە و چ ڕەهەندێن ئاینی بۆ وێ چەندێ هەنە و دیسان ئاین چاوە پەندێن پێشینان پۆڵند کەتن جانابێتە درێژەهی بەحساوی چەندێ کرد نەها مەدوێتن بزانین ڕۆڵ و کارێ پەندێن پێشینان چ تشتە هەم بەر هوشیارکردنا ئاینی بۆچی کورد پەندی پێشینانی تایبەت بەخۆی هەیە پرسیار کە ئاوایە بۆچی کورد پەندی پێشینانی تایبەت بەخۆی هەیە لە ڕۆڵەکەی دەرەکەوێت شێوازی بیرکردنەوەی کوردی بینینە نەک بیستنە ینی چۆن یعنی لە کوردەواریدا ذهنیەت و مێنتاڵیتی کورد چۆن بووە حەز دەکا شتەکان ببینێ چونکە سروشتی خۆی لە بەرچاوی خۆیەتی و هەموو شتەکان دەبینێ حەز دەکا شتەکان بەچاو ببینێ بۆیە سێرەکەی خەڵکێکی مەسەلەن تۆ بە ذهنیەتی عەرەبی یەک ئاەتی بۆ شەرحکە فەرمودەیەکی بۆ شەرحکە ئەوان دەڵێن قال الله و قال الرسول یەکسەر وەردەگری کەچی وەکو چۆن مەولانا خالیدی نەقشبەندی بە ڕەحمەت بێ کە چووە بەغدا لەوێ لێیانە پرسی ئەیان گوت ئێوە بۆچی لە ژووری فەقێتی منطق و فەلسەفە و ئەو شتانە دەخوێنن وتی خەڵکی ئێمە یەکسەر ئەو شتە قبول ناکە دەبێ دلیلی بۆ بێنی ئەوە ژیا بووە پند کە بژنێ عقلی کوردی چاوێت واندا یعنی ئەوە زۆر گرنگە کە دەیەوێت شتەکە ببینێت دلیلی هەبێ کە دلیلی نەبوو بڕات پێ ناکە وێ دەبینی یعنی جەدەلی کوردی زۆر بەهێزە زۆر بەهێزە دەیەوێت قەناعەتی پێ بکەیت و وەکو تا ڕادەی بینین بۆیە لە کووردا هەستی بەرجەستەکردن و تەسویر زۆر گرنگە لەبەرەوە پێشینانی کورد هاتوون لەگەڵ بارودۆخی کووردا لەگەڵ مێنتاڵیتی و ذهنیەت و جۆری تێگەشتنی کووردا پەندەکانیان گوتوە نمونە دەتوانێت بڵێ کاکە ئەو ئیشە بەتەنیا ناکرێ ئەمە قسێ ئەو گوتوێتی چەپڵە بە یەک دەست لێ نادرێ وانە چەپڵە بە یەک دەست لێ نادرێ ئەمە تەسویرە سێری کرد دەستە و ئاوهایە و چەپڵە ئاوا لێ دەدرێ و ئاوا لێ نادرێ لە ئەنجامدا ئەم تەسویرە بۆ کورد نزیکە کورد ئاوە تێدەگا چونکە بوو بە نمونەیەکی تایبەت بەخۆی مەسەلەن گوتوێتی ئێستا کورد زۆر ڕقی لە نهێنیە ئەمانای چۆن یعنی ئەم حرکاتە ئیسلامیە نهێنیە تونڕەوانە لە ژێر زەمینە ئیشەکەن و خەڵکە کوژن و خەڵکە بڕن و ئەبەی ئەکرێ کورد لە قەدیم و پێشینان گوتوانە بانگی محەممەد بە ئاشکرا خۆش ئەمە چیت بە تۆ دەڵێ ئەمە بە تۆ دەڵێ کە نەتەوەی کورد حەزی لە دینی ئاشکرای ئەڵێ گەر دینە و ڕاستە بۆ بە سڕی بۆ بەنیهێنی بۆ 4 و 5 کۆبنەوە لە ماڵێکا و قسەکەن و نازانم چی ئەڵێ ئەمە تکەی دین ئەوەیە بانگی محەممەد بە ئاشکرا خۆشە و هاواری بۆ بکە ئەمە بۆ تێگەێنەیە کە کورد حەزی لە دینداریەکی ئاشکرایە و کورد بدوێنە شەڕەحەت و ڕاشکاوانە ئەمە پەندی کوردیە مەسەلەن ئەوەی کە گوتت بەقەت بەڕەکەی خۆت پێڕاکێش ئەمە تەجروبێ کە تەجروبە کراوە و ئەزمونونەکە ئاوهایە گشت ئەوانەی تێکەوتون چون قەرزیان کردووە و بە شێوازێک لە شێوازەکان لێشیان نەزانیوە و توش بوونە و تێکەوتونە مەسەلەن ئەوەی کە یەکێک لە بینەران گوتی بەر لە جێی خۆی سەنگینە مە تەشبیهە ئەم تەشبیهە باشتر لێ تێدەگا کورد کاتێکاڵی بەرد لە جێی خۆی سەنگینە جێی خۆی گرتووە لە شتێکی خۆیدا بەنرخە خۆمانەی وانێ سەفەر مەکە و مەچۆ وڵاتان و خەڵک سەفەرەکە وەچێتە وڵاتان بەس مانای چییە مانای جێی تۆ نیشتیمان پەروەری تۆ نیشتیمانی تۆ
لە ناو خەڵکی خۆتان ناسراوی و دەناسری خۆمە خەڵکمان زۆرە لە ئەوروپا دەبێ بەشت ئەوەش ڕاستە بەڵام گشتەکەی گوتم پەندی کوردی بۆ تایبەتمەندیەکەی لەو بوارەدا گوتراوە خۆ تۆ توانیشتی تر بڵێ عیبرەت ڕێوی لە کونی خۆی هەڵگەڕێتەوە گەڕەبێ ڕێوی لە کونی خۆی هەڵگەڕێتەوە گەڕەبێ ئەمە بۆ خیانەت وتراوە جوان جوان کورد تێدەگال لەمە کە دەیڵێت خیانەت لە قەومی خۆت کەیت و لە قەومی خۆت هەڵگەڕێتەوە گەڕەبێ یعنی چی یعنی معنای وایە نابوتە بێ یعنی خەڵکەکە خۆشی ناوێ خەڵکەکە لی دوور دەکەونەوە حەزیان لێ نابێ خۆشیان ناوێ مەسەلەن کورد زەمی شتێکی کردبێ ئەڵێ قەل بە قەلی گوت ڕوود ڕەش بێ قەل یعنی قەلە ڕەشکە یعنی قەلە ڕەشکەیەک بە قەلە ڕەشکەیەکی تر دەڵێ ڕوود ڕەش بێ خۆشی وایە بەوەی دەڵێ ڕوود ڕەش بێ ما شەرحێکی یا ئەیها الذین ئامنوا لم تقولون ما لا تفعلون تۆ قسەیەک دەکەی خۆت نەتکردووە خۆت ئاوایت و بە خەڵکی تری جوا دەڵێ طبيب يداوي الناس عرب دەڵێ لا تنهى عن خلق وتأتي مثله وتأتي مثله أو بمثله ديوتا يعني همو شتكان قرآن وفرمودا قلان هاتون پندی خۆیانیان لە دەرهێناوە تێگەشتنی خۆیان یا تێگەشتنیان نزیک بەوانیان گوتووە یعنی کەسێک مەسەلەن ئەڵێ نان بۆ نانەوە گۆشت بۆ قەساب یەکێ لەو بەڕێزانە وای گوت ئەوە چییە ئەو ئێستا ناڵێن علمی سیاست و علمی اجتماع و چی و دەڵێ الرجل المناسب في المكان تا بڵێ الئینسان الرجل نا ئەی ئافرەت بڵێ ئەڵێ کەسی شیاو بۆ شوێنی شیاو ئێستا وا دەڵێن پەندی پاشینان ئێمە دەڵێن کەسی شیاو بۆ شوێنی شیاو ئەی پێشینان چیان گوتیان نان بۆ نانەوە گۆشت بۆ قەساب دەڵێ فڵانە کەس لەو پسپۆڕێتیە بۆ ئەیکەیبەوە لەو ئاستەیە بۆ ئەیکەیبەوە هەر کەسە ئیشی خۆی بدرێتە لەگەڵ کابینەی نوێمە ئەم قسەیە جێگەی خۆیەتی نان بۆ نانەوە گۆشت بۆ قەساب هەر پۆستێ بدە بە یەکێک کە نزیکیەک و شارەزاییەکی لە پۆستەکەی خۆیدا هەبێ هەندێک شت هەیە بە دیوێک لە دیوەکانە ڕەنگە وترابێ مەسەلەن پندێک بۆ شێوازێکی دیاریکراو بەڵام پەندی گشتیشمانێ لە پەندی کوردیدا ژنان تۆزێک مەغدورن چونکە کۆمەڵگەی پیاو سالاری هەندێک قسەی کردووە عەزەڵات و بازوو گرنگ بووە بەڵام لە نێو کۆمەڵگەی کوردەواریدا هێشتا ئەو پەندانی بۆ ژن گوتراون بە باشی زیاترە لەو پەندانی بە خراپ گوتراون ئەمە لە نێو هەموو نەتەوەکاندا سێ لەو پەندانی کە خزمەتی ژن دەکا پێشینان گوتویانە ئیشی ژن 24 هەر نان و هەویر دیارە ئێستا پیاوەکان ئاوا دەڵێن ژن دەڵێ مەشغوڵم ئیشم نییە ینی نەگەیشتم مەشغوڵم پیاو چی دەڵێ پیاو دەڵێن جا ئیشی تۆ چێ خۆ هەر چێش لێ نانەکەیە و قەدیمی ژوتیان هەر نان و هەویرەکەیە بەس پێشینان چۆن دەڵێ پشتی ژنیان گرتووە گوتویانە ئیشی ژن 24 هەر نان و هەویر دیارە 24 ئیشی هەیە بەڵام پیاوەکە هەر ئەوە دەبینێ دەڵێ و جاوە ئیشە چیە خۆ تۆ هەر ئەوەت کردو بله دەستێتت خوش بە مسبرس سەبارەت ئەوان ئاخفتنانە بە مستاکەم بەحسی پندین پێشینان دکەین ئایا ئەم دکارین بێژین مشتەرەکێک هەیە یانکو هەف پشکێک هەیە ئەتناوبەرە هەموو جیهانێ مرۆڤان دایانی کەف ئاخفتنە نەمەرجە هەمی جار مولکی کوردی بن هەندێک جارژی دەستا و دەست هاتیەکردن گەلێکی بۆ گەلێکی یانکو مفالێک و دووەرگرتێت و چەند تەیداوی ئاخفتنێت دکەی لە ئەنجامی تێکەڵبوونی مرۆڤایەتی پەندی پێشینان قسەیەکی ئەڵێن ئەوە ئێستا بۆ پەندی پێشینان دروست نابێتەوە ئێمە بۆ پندێکی تازەمان زۆر نییە ئەڤژی هەر پرسیارێک ینی ویگۆڤێ ممکنە کە پندین پێشینان دروست ببن ئەم ژی بکەینە پند بۆ ئەوێ دیف خود ڕاستە کەواتە لەوە دەگوترێک پندی پێشینان بۆیە دروست بووە لە ئەنجامی لێکدابڕانی جوگرافی نێوان گەلان هەر گەلێک تایبەتمەندی خۆی وەرگرتو بەێ ئەم شتێکی ئێستا پێوترێ مواصلات و ئیتیساڵات ئەمە ئێستا پێی دەگوترێ گەیاندن و گواستنەوە جاران نەبووە ئەمە ئێستا پێوترێت تۆڕی کۆمەڵایەتی نەبووە تەنانەت ئێمەش ئێمە ئەرە بۆچی فرە دیالێکتین ئێمە بۆچی شێوەزاری کرمانجی و خوارومان هەبوو ناوەڕاستمان هەبوو باکوورمان هەبوو لوڕیمان هەبوو هەورامیمان هەبوو یەک لە هۆکارەکان دابڕانی جوگرافی ئەم کوردەیە لە یەکتر بۆیە شێوەزاری جیاوازی بۆ داهێنا لە هەمان کاتیشدا پەندی جیاوازیشی بۆ داهێنا پەندی جیاوازیشی بۆ داهێنا ئێستا لە ئەنجامی تێکەڵبوونی گەلاندا لە ئەنجامی ئەم هەموو پەیوەندیە چۆن دەڵێ پەندی گەلان تێکەڵ دەبن بەڵام هەر کاری ئێمەیە پەند لە قسەی نەستەق جا بکەینەوە کاری ئێمەیە لە ڕووی ئەکادمی پەند و قسەی پێشینان جا بکەینەوە چونکە پەندی پێشینانەکە باگراوندی نەتەوەی خۆمانە ئەوی دیکەش سوودی لێوەردەگرین بەڵام ئەوە قسەی نەستەقی گەلانە بەڵێ دەکرێت تێکەڵ بێ بەڵام گرنگە جیدواشی بکەین هەر سەبارەت ئاخفتنەوە جەنابێت مامۆستا کە بەحسا پندین پێشینان دکەین و هەفپشکی هەیەت ناوبەرە هەموو مرۆڤاندا مەدوێتن vê pirsiyarê arastayî van barêzane jî bikەین el şar û şarojkên Kurdistanê çawa mifay el pendên pêşînan werbigirîn تاعاتی سوودان لێوە گرتوون
بەس کێشەکەی ئێمەی کورد زیاتر لەوەیدایە یعنی ئەوەندە کە پشت بە زمانی بێگانە و دەبەستین ئەوەندە ینی بە دوای شتی کولتوری و پەندی پێشینان و شتە فەلکلۆرەکاندا ناکەوین. سەربورت سەرڕاهاتی ئەو کەسی سەربورجی سەرڕاهات بن تو دەشەی مفایش ئاخف نێتوان وەرگری چ گوت نێت مەزنابن چ خەلکێکی مەزم بیتن دان عەمر بیتن سەربورێکی ئەف مفای وەرگرتی دی خزمەتەمەکە هەکەم درستایی سەرشورکەین. وڵای زاپەندی پێشێن هەمووی لە جێی خۆیتی ئەوەی کە بڵێن بیر لێ بکاتەوە کە گۆترایە کاتی خۆی ئێستا هەمووی جێی خۆی گرتیە و دەی بشگەڕێنەوە بۆی گوتنێن مازنە هەمی مفانە بوومە ئەوێت بوومە مۆی دەبێت ئەم هۆل نیشە زۆڕکێت خوب دەین نیشە جیلێ نوکە بدەنیت کوشتنی ڕۆ بن بەداخەوە یعنی زۆربەی زۆری خەڵکی پێم وابێ ئیهمالی کردوون جا نازانم ینی خۆ ئەوە پەیوەندی بە ئاسی خوێندەواری شۆ نیە زۆربەی خوێندەوارەکانشمان لەبەرن بەڵام کاری پێ ناکەن لە خوێندنەوە ئەگەر بتەوێ بەعسێکی تەخەڕوز بنووسی لەوانێ بەکاری بنیان لە خیتابەکانیان مامۆستایانی ئاینی بەکاردێنیان مامۆستایەکان کرد کە لە پۆل بەکاری دێنن هەر کەسەوە بە پێی کات ینی بە پێی زروف بە تو دەتوانانی بەکاری بێنین نەگات و دەمەتەقێک بکەیت لە جادە بڕۆی پندەک لۆ خەڵکی بینی ناو جوواکیمەدا گرنگیەخەوە هەی بەس چێت بێتن ئەف جیلێ نوکە گەلە گرنگی پێنەدەتن ئەوژی گوتنێت غیری بژنێ مەزنێت ئەکە مەزنێت کوردانە بن مەزنێت غیر وڵاتی تاتینە ناودە چونکی سەربورە ڕەوشەمبیری یا تێک هەل بووی هەمی جوواکاتەش بەرهەندی بگەوێ یا کێم بووی ڕوو لە خۆ زۆر نەمایە جاریش کە پێویستی بەوەیە زانکۆکان بە تایبەتی بەشە کوردەکان دەستگا و ناوەندە ئاکادیمیە کتەکانی تایبەت بە زمان و ئەدەب زاریش کە هاوشێوەی وڵاتان دەستکەن بە کۆکردنەوەی پندەکان دەستکەن بە لێکدانەوەی پندەکان دەستکەن بە لێکۆڵینەوەی توێژینەوەی زانستی دەربارەی پندەکان لە ڕوانگە زۆرە و جۆرەکانەوە پەندی پێشینان زۆربیان ڕاستن ینی لە کۆنەوە باس کراوە خەڵک ئێستاش هەر بەردەوامە باسی لێوە دەکا ینی پێیان ڕاستە ینی زۆربەی شتەکان دەقیقن بێتن هەر کەسێکی هەشێ بیتن وەختێ کۆرێکی کاتن بێتن هەزرێل بۆ بە خۆ بکاتن ماڵباتە خۆ بکاتن حتا کوردەوەری خۆ بکاتن چکە هەمی کۆر دەست نەدەن بۆ هەر کەسێکی بکاتن. سوپاس بۆ بەشداریە هەوێن بەڕێز کە بەشدار بوون دوان ڤۆکس بووانەدا مامۆستا بەڕێز وان بەڕێزە بکۆی گشتی ئاخفتنێکە زۆر جان یعنی وەرژاند کە بەحساوی چەندی کرد ئەگەر ئەم پرسیارە هەر کەسێکی بکەین پند و گوتنین پێشینان گرنگن هەموو دبێژنی گرنگن سەر هەمی ئاستا ئەف بەرسەوەدی هەبیتن ئەری پرسیار لێرە ئەوەیە بۆچی ئەف پەندە ناهێنە ئەکادمیکردن یانکو ناهێنێت ناف پرۆسا خاندنێدا و بەحوساتێت وەکو بژنی ئەکادمی یەت خوندنا باڵال سەر ناهێنە نویسین وەکو دکتۆرا وەکو ماستەر بۆ نمونە لە ڕاستیدا گەلان خزمەتی پندەکانی خۆیانیان کردووە لەو کتێبانەی 282 هیجری ئەکاتە چەند ئێستا 1440 بۆ 282 هیجری یعنی ئاوا بڵێ 1100 ساڵێک لەمەوبەر شتێکی لەو نەوە ئەو کات الأمثال الكامنة في القورآن کە نووسراوەتەوە عەرەب بیریان کردوێتەوە نمونیان هێناوەتەوە وتوانە ئەرێمە پندەکانمان لە قورئانە بزانین تەئیدی هەیە لە قورئانە يعني ئەو پندانەمان کە لە قورئاندا تەئیدی هەیە تەئسیل بکەن گوتیان ئەرێ ماڵین لەیسە من ڕائە کە من سەمع ئەوەی بە چاو دەبینی وەک ئەوە نییە بە جۆدەی بیستی ئەمە لە قورئان هەیە گوتیانە بۆ ئەوە پرسیاریان کردووە لەو کتێبەدا باز دەکە دەڵێ بەڵێ هەیە دەڵێ چۆن دەڵێ ئیبراهیم گوتی ربي أريني كيف تحيي الموتى قال أولم تؤمن قال بلى ولكن ليطمئن قلبي يعني اكتفاء بأخفتني نكر وتي حسكن ببينم دبيني أوش كقولتن شو إبراهيم يشهر لكردستان بوا هر حزب بينين دكا جاء لبروا أما أوهبوا قلت أنا باشا خير الأمور أوسطها أما القرآن هي قلت أنا بالله دك آياتنا شواري شيء ولا تجعل يدك مغلولة إلى عنقك ولا تبسطها كل البسط وانيا ولا تجهر بصلاتك ولا تخافت بها وابتغي آيات بدجمير الله وياك آياتنا شواري دجميرم هيا ئێمە گرنگەوە بکەین بەشی کوردی لە زمان بەشی کوردی لە ئاداب زۆر گرنگە یەکێک بەهات باە نازانم بەڵکو کرابێ نازانم یعنی ماجستێر دکتۆرا ماستەر و دکتۆرا بێنەوە لە پەیوەستکردنی پەندی پێشینان و قورئان یعنی پەندی پێشینان و قورئان پەندی پێشینان و فەرموودە چونکە زۆرێک لە پەندەکانی پێشینان یا شەرحی قورئانە یا شەرحی فەرموودەیە زۆر گرنگە ئێمەش وەکو گەلانی دیکە بین پەندی پێشینانمان چۆن دەڵێ خزمەت بکەین لە ڕووی ئەکادیمی زۆریش گرنگە مامۆستایانی ئاینی و وتاربێژان کە هەمووجا لە کوردۆڵۆژی من باسی دەکەم یعنی زۆر گرنگە کە تۆ پند هەرە هێنیتەوە ئەهێنیتەوە ئەم هەموو پندە کوردیت هەیە کوردلەی تێدەگا ئەرێ قەچێکە لە نێو گوتاری ئاینی ڕۆژی هەینی پەندی کوردی هەبێ ئاەتێک باز دەکەی فەرموودەیەک باز دەکەی اینجا پندێکی کوردیشی لەگەڵدا باسکە ئەگەر ئەف تەئسیلە شەرعی بهێتەکردن ڕەنگە مامۆستایت ئاینیژی بکەن
بەڵام شەرنی هەموو کەس vê بکەوی تەنڤێ یعنی چۆن دەڵێ ینی پاڵپشتی بۆ دروست دەبێت پاڵپشتیەکی بۆ دروست دەبێت و ئەو کاتە خەڵک دەزانێت کە ئەسا نمونەت بۆ بێنەوە ئەڵە چی بچێنی ئەوە دەدوریتەوە وانە خۆ ئەمە بە هەموو شێوەزارەکان هەیە بە لوڕی بە هەورامی بە شێوەزاری کرمانجی باکوور هەموو بژور و هەمووی هەیە بەم شێوازە کە من ئاوا دەیزان دەڵێ من لە قورئان لێ وأن ليس للإنسان إلا ما سعى خۆشە کە تۆ دەی ینی چۆن دەڵێ پندەکانت سێرەکەی پاڵپشتی قورئانی هەیە ئەو کاتە ئەمەی ئێمە کاری لەسەر دەکەین ینی ئاین و نەتەوە تێکەڵ دەبنەوە جارێکی لەگەڵ یەکتردا پاڵپشتی یەکتر دەکەن قسەکان ئەمە بۆ ذهنیەت و منتاڵەتی نەتەوەی شتێکی زۆر گرنگ مثلا خدا دەفەرمێ تلك أمة قد خلت لها ما كسبت ولكم ما كسبتم ولا تسألون عما كانوا يعملون من أمهم آيات بعربي مثلا يا شرحي كم بو كردك كرد أمي هنا بيشيناني كرد كاي كون بابا مكة كاي كون بابا مكة أميك استشيع السنة بويك كوجن كاي كون بابا أولا معاوية أولا يزيد أولا حسين وانيا كيفن ندباي وقديني تو من چیم بسورانی گوت تو بشه وزاری کرمانجی جوری بیله یعنی کواد الله کای کن بابا مکه او امین او پیشینانه بو من ماوتو بو چی دل سنو شیعه مدلین کرد اما مگر اما شیعه مانیه ای اما بو چی لگل شیعه خو شر ناکی دلین اما کردی اما کای کن بابا ناکی کای کن بابا ناکی اشته 1200 سال لما پیش روی داوق مان چی بسریو خدا جوای فرمو کردیش هر وای گوتو اما زور گرینگ بو اما که امشتانه مثلا یەکی خەفەت لە ڕابردووەخوا پێشینیان گوتویانە دوای کڵاوی بابردوو مەکەوە کڵاوێک لەسەرتە با بردی هەر بە دووی دەکەوی هەر بە دووی دەکەوی هەر بە دووی تووشی سەد گرفتی دیکە دەبی خدا لە قورئاندا من نامێەوە پەندەکە شەرحی قورئان دەکە بێ لە پێشە ئاەتەکە بڵێم خدا فەرمووی لیکەی لا تەأسەو عەلا ما فاتەکم شتی چوو ئەو شتە چوو تازە خەفەتی لێ مەخۆ دوای کڵاوی بابردوو مەکەوە أما بزانا يعني لكي لا تأسوا على ما فاتكم أبيني نص دقة كلامي خدايا كديكي بكردي ويني ديتي ويني دكي تصويري دكي تصوري دكي دواي كلاوي بابردو مكة وسيركي كلاوي بعدي باتو شر دواي دكي يعني بدستناني كلاوي كينيو باشترا لو أوهم ما ندوني بدواي أو دكي مثلا كنت قلتي أجر قلني دركيش نبى دركيش توا كواتا مؤمن أويك لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب نفسه أو كواتا أبي قلبي كقول نبوي على الأقل درك ما باتشونك المسلم من سلم الناس من يدي ولسانه تبي على الأقل أو كاتتو مؤمن نبوي مسلم مش نبوي بل بحد خلق با زرر بخلق ما جينا ما دام قول نيت خلق سود اللي ور بقري أو جابا خلق زيانة لينك كواتا بيني شون أمانة شرحا وأو فرمودانا بو أو شوازانا بيشينان كاتي خوي قتوتو وبيغمبر فرمي أحب الأعمال إلى الله تشيا ليك لا شو نزورة كان ده فرمي الصلاة على وقت يعني نوج لكاتي خوي إما تشدلين ماله نويجات وقتي دا وقت باشاي سرتختي وقت باشا وقت ميري سرتختي كواتا أما زور اشتكينا يعني تو نويجا لبر وقتي وقت باشاي يا وقت ميري سرتختي أو اشتكي شرحي أو فرمودي كمان دلي بس تصوري برجستي كرد ولا برشاوتك أمشت شونا مثلا خدا ده فرمي ولتنظر نفس ما قدمت لغد همو انسانك زانت شي بوي وانيا كتو بير لداهاتي خود دكيتو مثلا وتراوا باريس بي بو روجي رش وانيا باريس بي بو روجي رش درافيس بي بو روجا رش يعني ام بندبوشي طلع ام باري عاده سبي بو چونك خلق اساله باري چون سبيه چون كان زابو زيو بو باري كاغذ نبو زیو بووە درهم بووە کەوتوانە پارەی سپی بۆ ڕۆژی ڕەش یعنی ئەم پارە سپیە هەڵگرە ڕۆژێکی ڕەش و ناخۆش یانکومە بەستەکەدی ژینایەتن کە پارێ سپی بۆ ڕۆژارەش یعنی ئەو پارێتە ڕۆژانێت خۆشیدا دەستخۆڤە ئینای ژین بەرتەنگدا بسەرف بکە ڕاستە بەمانەیە کۆی دەکەیتەوە هەمووی سەرف ناکەی ئەمە مەبەستم چی بوو مەبەستم ئەمە یعنی بوو بە شێوازێکی وێناکرا و تەسویر و تەسەور کرا و بۆ ئاەتەکە وەلتەنظر نەفس ما قدمت لغد مثلا إسا توتي بلي خواه سبحانه وتعالى القرآن ده فرمي فاستجاب لهم ربهم أني لا أضيع عمل عامل منكم من ذكر أو أنثى يعني خدا ده فرمي كاري چاك جن بيكا بياو بيكا وكو يكوايا نابي بلي أو كارا باشا مادام بياو كردي دو ورقري مادام جن كردي يك ورقري وانيا من يكي إسا كيما خمان دالين شيرة چجنة چميرة شيرة چجنة چميرة أما أري شرحيكي كردي نية بو
إني لا أضيع عمل عامل منكم من ذكر أو أنثى ڕاست يعني سێرێکی تۆ کۆمەڵی کەسی دانیشتو لە نێو خۆتا کەسێکی خراپ لەوانەیە قسەکە بەرێ بیباتە دەرەوە بۆ خەڵکێکی تر خدا لە قورئاندا بۆ ئەمانە دەفەرمێ وەفیکم لە ناوتانە سەماعونە لەهم لە ناو ئێوەدا خەڵکانێک جۆ دەگرن بۆ خەڵکێکی دیکە قسە دەبێت کورد دەڵێ دیوار جۆی هەیە دیوارە بگۆهن وانە کەواتە ئەمە تەسویرکردنی ئەوەی جا ئەمەم پێمان دەڵێ پەندی پێشینانمان پێویستی بە هەوڵێکی ئەکادیمی هەیە ئەکادیمیای کوردی دەبێ ئیشی لەسەرکە بەشی زمان دەبێ ئادا پەروەردە بەشی کوردی ماستەر و دکتۆرای لەسەر بهێنرێتەوە زانایانی ئاینی و وتاربێژەکان قسەی لەسەر بکەن لە نێو خوتبە و وتارەکانیاندا وەک چارەسەر لە پاش قورئان و فەرمودەدا بیهێننەوە بەێ مامۆستا ئەف پندên پێشینانیان بابا پیرێتمە کە دروست بووینە سەردەمێکدا دروست بووینە کە تۆڕن جواکی نەبووینە ئەگەر هەبن ژێ زۆر لاواز بووینە یان زەحمەت گەهشتین ئێکودوت نافگەڵاندا کەسێن دەوروبەرن خۆ بەڵام ئەڤڕۆ وەکوت بێژن عولەمەیە دنیا هەمی بیە گوندێک یعنی جوداکاری نایەتەکردن نافبەرە کەسێکی کورد و کەسێکی بێژن ئیرانی یان تورکی یان ئەف وڵاتێت غەربی ئۆروپی ئایا دوی دەمەی دەمامۆستا یعنی ئەم نکارین یعنی هەندێک تشتان دروست بکەین کە پەیوەست بیت تایبەت بیتن gelek Kurd yani bu bir serdemey آیا اف امکانیت هەیە کورد کاریتن وێ چەندێ بکەتن لە هەموو سەردەمێکدا هەیە لە هەموو سەردەمێکە ئەو ئیمکانیەتە هەیە بەس مەبەستم لێرە چی بوو چۆن ئینگلیزەکان ئادڤێربیان هەیە یعنی پەندی پێشینانی خۆیانیان هەیە سکۆتلەندیەکان بە هەمان شێوەیە لە نێو بەریتانیادا ئێرلەندا یعنی مەبەستاتە ئەم زەنگینی دوان پەندانە ئەگەر ئەم وا کۆم بکەین بەسیمەیە و تەواو ئەوە جواناڵێم یعنی مەبەستم ئەوە بوو ئێمە دوو ئاستمان هەیە وەکو قورئان فەرمووی ضربنا للناس في هذا القرآن من كل مثل ولقد صرفنا ضرب وصرف يعني ئێمە دەڵێن پەندە جیهانیەکانیش دەبێ وەرگرین چونکە پێغەمبەر فەرمووی الحکمة ضالة المؤمن يعني حکمت بوو بە حکمت وما يعقلها إلا العالمون يعني پەندە جیهانیەکانیشمان پێویستە پەندە نێوخۆیەکانیشمان پێویستە پەندە نێوخۆیەکانی خۆمان زۆر گرنگە جودایی بکەینەوە وتم یەکەم لە قسەی نەستەق و ناوداران دوو لە قسەی گەلانی دیکە چونکە ئەمە باگراوند و باری دەرونی ئێمە دەخوێنێتەوە باری دەرونی ئێمە دەخوێنێتەوە دەتوانین پەیوەست بین لەگەڵیدا و ئێمە لە جیاتی دروستکردنی پەندی نوێ ئەگەداری درێژە پێدان و شەرح پێدان و ڕاوەکردنی ئەو پەندانش ببین ساخ و سەلامەت بی مامۆستای بەڕێز هەرێ ساغ بی بوان ئاخفتنین پەر خۆش و پڕامان بەلێ بینەرن بەڕێز ڤی ئاواهی دەهینە دومایە ڤێ خەلەکێ و زۆر سپاس بوێن بەڕێژی کە هنجی بەشدار بوون ئەتبینەریەدا و هیڤیام ئەوە مەشیابیتن مفاکێ بگەینەوەیان بەرز و سوپاس بۆ هەفکارن بەڕێژی کە دگەلمەتماندی بوون ببینم خێر و شادی تا خەلەکە کادی بگەینە فێک خودی مەزن مەهەمیا بپارێزیت